سڵاو و ڕێز بۆ عەشرەت بۆ هەموو لایە خۆشەویستانی من با بزانم ئەمە ڕێک و پێکە تەواوە بێعەیبە زۆر باش بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە یەک و دانەدانە هەتاوەکو ئەچینە ناو هەموو قسە و باسەکانی خۆمان خۆشەویستان وردە وردە هەمووتان کۆ بنەوە بۆ ئەوەی قسە و باسەکان کەین ئەم شەویش ڕەء و بیر و بۆچوونەکانی خۆمان بڵێن ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە بەخێر بێن سەر چاو بە ئەمەش تۆزێک ڕێک و پێک بێت زۆر باش بەخێر بێن بەخێر بێن سەر چاوا من هاتن خۆشەویستانی من بەخێر بێن یاخۆ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد بەخێر بێن ئیتر دنیاە زانی چۆنە ئەم دنیاە هیچ ناژی بەخوا خۆشەویستم فەوتە ئەرەوەڵا چەند دەقیقەیەکەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە عەزیزان اینجا لە ئەوەڵەوە هەتا کۆتایی لەگەڵ مۆزوعەکان ناڕۆین ئەم شەو بەحسەکانمان گەرم و گوڕەوە وە کۆمەڵێک قسە و باسمانە بێت لەسەر مەسەلەی لاهووری شێرجەنگی و مەسەلەی کانی کوردەیی و مەسەلەی مەحموود سەنگاوی و مەسەلەی کاوە گەرمیانی و داعش و ئیتر نییە یەک کۆمەڵ قسە و باسمانە بێت لەسەر کولی ئەو مۆزوعانە هیوادارم کرد لەگەڵ ما بن بۆ ئەوەی کە کۆمەڵێشتی تازەتان پێ بڵێم ئەوەی کە زۆر کەس عەقڵی بۆی ناچێ یا زۆر کەس دەستی ناکەوێت کە ئەو مۆزوعانە چۆنە بەخێر بێن سەرچاوی مناتن بەخێر بێن عەزیزان بەخێر بێن یاخۆ بەخێر بێن سڵاو سەر ڕۆحی من خۆشەویستان ژنان و پیاوان کچان و کوڕان هەمووتان بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد هاتن وردە وردە ئەسمە ناو قسە و باسەکانەوە هیوادارم کە لەگەڵ ما بن بۆ ئەوەی کە قسە و باسەکان پەیامەکان بە هەموو لایەک بکات سەرەتا نەزەراتی خۆم لەسەر کەیس یا کێشەکەی لاهووری شێرجەنگی بڵێم پاشانیش وردە وردە ئەسمە ناو ئەو قسانەی کە ئەمشەو ئەمەوێت لە حوزوری ئێوەیە بیکەم بۆ کۆمەڵی حەقایق بخەمەڕوو لەسەر ئەو ڕووداوانەی کە هەن وەکو پێم وتن لەسەر کۆمەڵێ بابەتە تا بتوانم سوودێ بە هەموو لایە بگەێنم ڕەئی خۆم لەسەر مەسەلەی لاهووری شێرجەنگی ئاوایە کە پێم وایە ئیتر بۆ لاهووری شێرجەنگی عەیبەیە بچێتە لە بازە سەر ئەم یەکێتی کە ئێستا هەیە بکات چونکە ئەم یەکێتیە بەڕاستی عەیبەیە بۆ یعنی بوونی ئەم یەکێتیە شوورەیەکی گەورەیە بۆ خەڵکی کوردستانیش ئەم یەکێتیە حرمەتم بۆ هەموو لایەکەیە زیاتر لە پیساییە چێ تەنها مێش و مەگەس پێوەی ئەنیشنەوە ئەویش بوو ئەوەی کە شتێکی پیسیان لێ دەستکەوە بۆ خۆیان بیخۆن بۆیە ئەم پاڤڵە یەکێتی کردووە بە قەشمەر کردی بە فلیم و هیچ شتێکی نەهێشتۆتەوە لە واقعا و بۆ ئەوە ناشێت کە ئینسان بێزی بێ کاتی خۆشی پێوە بکوژێت بۆیە بەڕێی من باشین ڕێگا بۆ لاهووری شێرجەنگی ئەوەیەکە یەکێتێکی تر دروستکە بە نمونە وەکو ڕێی خۆم بە ناوی بەرەی یەکێتی نیشتیمانی یاشێکی ئەلۆ بابەتانە خۆشەویستانی من ئەوانەی ئێستا بەو پیسایەی دەباشانەوە نیشتوونەتەوە بەشێکیان مافیا و چەتەکانن بەژەوەندیان لەوێدایە سامان و پارە دەیان ساڵە کەڵەکەیەکەن بۆ خۆیان خوانی پێدەوڵەمەنەکەن و ئێستا ئەیانەوێ سامانەکانی خۆیان بپارێزن لەبەر ئەوەی کە سەریان نەخوات من لێرەوە بە هەموو لایەگەڵێم ئەو کەسانەی کە ئەمڕۆ لە بەرامبەر پاڤێڵ تاڵەبانیە هیچ قسەیە ناکەن و هەڵوێستیان نەبوو لە بەرامبەر کەیسەکەی لاهووری شێرجەنگیە ئەمانە ئەو دز و جەردانەی سەرکردایەتی یەکێتین کە بە درێژایی 30 ساڵە خەریکی دزی و تاڵانین و ئێستا نایەنەوێ سامانەکەیان بخرێتە تیا بچێت ئەمە حتا ئەمانە هیچیان لە پاڤڵ ناترسن پاڤڵ هەر بە پیاویش نازانن بەڵام دەستیان بە کڵاوەکەی خۆیانەوە یا بە پارەکەی خۆیانەوە بۆ ئەوەی کە سامانەکەیان نەفۆتێ وە کۆمەڵی خەڵکی تریش هەن کە خەڵکانی نەزانن خەڵکانی بێمێشکن موچەیەکیان هەیە وەکو سوڵکە دانیشتوون قڕوقەپیان لێ کردووە حەپ ڕۆژانە خەریکی ئەوەن کە چۆن گاز لە مێژ بگرن و تەواوەگەنا هیچی لە حەقبەکەیان نەماوە و لەسەر هەموو ئەمەشەوە ئەو ڕاستیە بۆ هەموو ماڕوونەکە یا هەمومان نەزانین کە لاهووری شێرجەنگی کەسی یەکەمی یەکێتی بووە بە پێی پەیڕەو بە پێی کۆنگرە بە پێی هەڵبژاردن بە هەموومانەوە بە هەموو پێوەرەیەک
بەڵام ئەوەی کە لەمانی هەشتەوە لە کودەتاکەوە ڕوئەدا جۆرێکە لە بەڕەڵایی سیاسی و لە ملهوڕی پارتی و بنەماڵی بازانی کە نۆکەرەکانی ئەم بنەماڵی بازاری دەباشانە ئاوا جێبەجێەکەن و ئەماکەن بۆیە یا ئەبێ شەڕەفیشەکیان لەگەڵا بکات یا خەڵکیان لێهان بدا یا دروستکردنی شتێکی تر تازە ئەو دووسەرە کە پاڤڵ و لە هەڵی شێرزەنگیە لە مەنجەڵێکە ناپۆڵێن ئەگەر یەکێتی قیەمی تیا بمایە ئەگەر یەکێتی ئەخلاقی تیا بمایە دەبوو بە هەمویان بیاون تایە پاڤڵ تۆ بێ بڕۆی ئەم وڵاتە بجێبێڵی چونکە تۆ کابرایەشی کەڵکی سیاست و کەڵکی هیچ شتێکی پێوە نییە لە حەقەتە بەڵام دوجاریش ئەو برادەرە خۆی ئازادە چیەکە چی ناکە ئەوە خۆی ئازادە بەڵام ئەوە ڕێی من و ڕێی کۆمەڵی هاوڕێی خۆشەویستەکە لەم سەرەتاوە ئەگەمە لەو قەزیە هەیە لێرەیشەوە بە کەسوکاری مراد و هاوڕێکانی ئەڵێم شەید مراد کە بەدەستی پاڤێڵ و ئەژی و ناوی چییە هین ترۆر کرا پاڤڵم وت ئەژی دەستگای زانیاری وت لەگەڵ ئەمە تیوەی ترا ناوی چییە کابراایەکێکی زۆر سەخیفا ناژێڕێ ئاسۆ ئەڵمانیە یا ئاسۆ مەمەندە ئەو زەلامە بەڕاستی ئەبێ کەسوکاری ئەم برادەرانە بزانن کە لە کوردستانە دادگاوی یاسا درۆیە قسەی قۆڕە لیژنە و لیژنەکاری قسەی قۆڕ و گاڵتەجاڕیە لێ منی وەربگرن ئەمە بەسەر چوو ئەم مۆزوعانە زۆر دەمێکەیە دادگاوی یاسا لە کوردستانە گاڵتەجاڕیە و قسەی قۆڕە و هیچ مانە و هیچ شتێکی نییە و ئێمە ئەزانین من ئەزانم بنمونە دڵنیایشم کە لاهوری شێرجەنگی باش ئەزانێت کێن ئەو کارانە ئەو کاران کرد ئەو ترۆرە بێشەرمانەی کە لە ڕانیە کرا ترۆری مرادکانی کوردەی و هاوڕێکانی ئەزانێت کە پاڤڵ کەسی یەکەمی کردەکەیە و ئەزانێت کە دەستگای زانیاری واتە ئەژی کەسی دووهەمە و ئاسۆ مامەند ئاسۆ ئەڵمانی پێڵێن کە ئەویش کەسی سێهەمە هەرسێکیان ئەمانە ڕۆڵیان هەبووە لەگەڵ ئەو گروپە سەخیفەی کە نردویانە بۆ کردەکە یا بۆ عملیەکە لە ڕانەکە کرا یعنی هەموویان دیارن لە ڕاستیە هیچ کەسێکیان ون نین لەبەرەوە یەکەیەکە ناویان هەیە تاوان باسەرێکەکە پاڤێڵەوە کوتم کەواتە ئەبێ ئەمانە خۆتان بێن تۆڵەی خۆتان کەنەوە بە تەمای یاسا مەبن بە تەمای لیژنە مەبن بە تەمای هیچێکێ لەمانە نەبن واز لەم قسانە بێن بڕۆن خۆتان تۆڵەی خۆتان کەنەوە جا لە هەموویشی خۆشتر خۆشەویستان لەم ڕۆژانەیە کۆمەڵێک لەم زەبوونانەی جەماعەتی دەباشان چۆن ئیدعایان کردووە وەڵا ئارا مەحمەدمان کڕیوە و ئارا مەحمەد پیاوی خۆمانە و ئام قسە قۆڕ و قسە هیچ و پوچانە جا باش ئەگەر ئارا مەحمەد پیاویکردن و فرۆشتن بوایە 20 ساڵ لەمەوە پێش خۆمە فرۆشت و دەبوو خۆم ئەژیان وەکو ئێوەی دز و درۆزن و ساختە چی باشە بەڵام ئەوەی باشە ئەوەی ئارا مەحمەد بناسێ کەسایەتی ئارا مەحمەد بزانێ ئەزانێ کە ئێوە چ ماهیەتێکتانەیە کە ئێوە چۆن بە درۆ ئاوسن کە ئێوە چۆن ئەخلاقی سیاسی و کۆمەڵاتیتان لەدەست داوە بمانەی کەریمە لێرەوە بە پاڤێڵ و بە دەباشان ئەڵێم ئەگەر پیاو خێڕی نەبێ بەمانای کەریمە حورمەتم بۆ ژێگرەکانم هەیە بەمانای کەریمە خێڕی نەبێ نابێ بە پیاویەوە ئەسڵ نابێ پیاوی کەس بێ ئەوە بزان لەبەرەوە ئەو قسە قۆڕانە شوێن ئارا مەحمەد مەکەن زۆری تر لە مێژوە ئەمەی بە ئارا مەحمەود ئارا مەحمەد خۆی فرۆش بە ناهور و خۆی فرۆش بە نەوشام سەفا و خۆی فرۆش بە پارتی و فرۆشی بە نازانم چێ هەمووی لە دواییە هیچیان بۆ مایەوە ئێوەی سەرتان ئەیە لە پاشنەی پێڵاوەکانی ئارا مەحمەد ئەوە قسە قۆڕانە بۆ ئارا مەحمەد نەکە ئەبێ ئێوە لەوەی تێبگەن کە من کاتێ پشتیوانی لاهوری شێرجەنگیم کرد مەسەلەکە قەناعەت و بیر و باوەڕی خۆم بوو خۆ لاهور هەر ئاگاشی لێ نەبوو من باوەڕی تەواوم بەوە هەبوو کە بنەماڵەی بارزانی و میت بە هاوکاری ئێوەی خۆفرۆش لە دەباشان هەوڵتان ناکە لە ناوی برن ئەوم پێ لەسەر حەق بوو پێم وابوو کە ئێوە زاڵمن ئێسش پێم وایە کە ئێوە زاڵمن و ئەویش قوربانی بوو من لە بینی زاڵم و لە بینی ستەمکار و لە بینی خەڵکێکی قوربانیە پشتیوانی قوربانیم کرد مێژوی من هەروایە لە حەقیقەتە چونکە ئێوە باو پەڕی نامەردانە و بێشەرەفانە خەنجەرتان لێدا لە دواوە و خەنجەریشتان لە مرادکانی کوردەییدا و ئەوەی کە ئێوە بەرامبەر بە مراد و ڕەفیقەکانی لە ڕانیە کردان هیچ حیزبێ ئەگەر شەرەف و ناموسیشی لە مەزادخانەیە هەڕاش کردبێ کاری وای لێ ناوەشێتەوە بەڵام ئێوەی دەباشان لێتان وەشایەوە خێڵی بڵێ ئەحارەش لێ وەشایەوە خێڵی تاڵەبانی جەلا تاڵەبانی لێ وەشایەوە بەڕاستی
نصيحتك شكم بودا باشان يكان لإسا وجل على محمد بقول أي بينم كومر قصي قرهيا أي كان فلا مالي لاهورين واكن نكن كالي وابكن أجل كالي وابكن أجل لاهورش بكوجن يتر بنمالي إبراهيم أحمد وبنمالي طالباني وأنا لهيش دنياك أجيكتها نابتو من خبرهم ها أما قصي منها بنظري اعتبار وليقرن نخوتان نجنتان نكشتان نكورتان نمنالتان لبريطانيا لأمريكا لأوروبا جيكي نابتو لمن تيبقن لبروا دزبوا تشكو جبخانة ما بنو عاقل بن باشا دعايك شرمك الصاق بردي بنمونا نلن والله أرام أحمد راسي كت لإساوة لأرام حين بيسن شكا من زورش أزانم إيوانا يزان لبروا أقاتان لخوتان بي باوا كوتاي نايت قزي مراديش باوا كوتاي بينايت كإيوا كتان أو نامردي كبرامبر بو گنجا كتان كا همو تمني خوي لا بويشتي كي إيوا بو جلا طالباني بو هيرو بو أما صرف كتبو برام إيوا وننامرد بون أو تان برامبري كت أما باش هي كان يقصى كان خوش بيستا اسمع سال مسألة قتابيا من باش بحالي خوم خوش بيستان عندو إسو عندم رودا من دموي أم حكومتي هرمي كردستان كحكومتي كي دستو مافيا نميني براسي من دموي يكشتيو بارتي نمينين وكو حزب سياسي من كان بونا ماني بارتي يكشتي كم بدي جاي ميجو هالوابوم من كان لسر ريفورمو يكشتي واو بارتي واو تشاشي كينو أمانة نايكم براسي من دموي بارتي يكشتي أسوادا نميني وكو مسألة حكم ران بويا كاتيكا قتابيان ديانا ساشقا وكاتيا من بشيان بيه بسم وأميدن بيانا كهويني قرانكاري وهويني شورجيري بالحقيقة نختابيان بين داوانا داماوانا بين من المعني 50,000 يا 100,000 من بنيو بو خومان بسي بلاش يعني خومان الدار مالو انا بابتاناختابي نايب الصواب بجي لحقاختابي ابيت كيشي ازادي بي كيشي مافكاني بياوان وجنان بي كيشي بي كهربائي بينانو بي اوي بيختابيان ابي دايناموي يا هالصورينري مسألة شورشو مسألة بقجاتشونوي أم دصلاتا بيك أنا باشوي كسانا هي دصلاتي بنمالي بازين جلاليا كان كدصلاتي تواو مافيائية من نهنري خان كاران بيني دباشان حسن بشر مازالي كد جالك تشيك ينتهي أمانة أبي أواتشو شربو كزي لقل بافل طالباني أكد خوي ديار بو أمن زوقي هبو أمن دموشاوي قشو أوانا بو أيويش بافل ب50,000 دينار بيكري باشا بلا من بو دادي عليهم هي جوانتر هي بو خوان أو إكري هي توينايا بقول ما بخو ما ندومك باشا هل أو قتابيانيش أو أندبي أدبو لقى سلوكي زاوكي خويا أيو بافل وتويتي هر ما مستعي غياب تانكا أو إما إن يرمنين يرمو بو مالو باشا بلا چونك وزيري بالا وزيري خواني بالا چونك إنسانكي بيشتر مبيحيايا چونك دان راو هيش بدسو هيش كاريا يقصي لبرابر أو بالهرغي بافلان نكد بريوبري زانكوش داماوات دسيكي أولي كدوتي يعني هيش باشا يعني بافل بريالة دا لا بريوبري زانكو درك يا دريناكا ما مصير زانكو درك يا دريناكا لكي دنيا اشتي واحد بافل شي يا اخوي هيش يجني لحقته حتى سلوكي حكومة يجني سلوكي هرم يجني يجني لا راسيا شلون تهشيوك بويا زانكويك بافلي كوري جلا طالباني بتواني بريوبركي يا ما موساكي بنيتو بومالوا او ايت زانكونيا او الزبلخانيه او منهوله لحقيقتها او تواليته نك زانكو باشا چونك بس صفته بافل چي قسي اوكا برامبر بما موسا وبرامبر بريوبري زانكويك شون أكره مروف تا أو سنورة هوسال بشراو بأدبه برامبر بما موساني زانكو كبافلي كنجلا طالباني وبوقت أبانش ألم دواجار أنجمني وزيران أله هيج براباريك بو درمالا بوقت أبان دانن راو بوي منوكو خوم هر حركته شورج جرانا نبي بروان بينية حركته دجي كتيو بارتي أما لما بدر اشتكي تنيا براسي أم قتابياني كيسر سرشقا من لقل حرمته خوشويسين بويان قتابيا كاني سردمي شورشي فرنسانية كنك فرنسا بلكو همو أوروبا مقوري أنت ناتو معنى داي باريكا كنايشيني نك داوي أو كاكا إيشتي بارتي أبي برو أم دصلاتا ما فيها كتايبي بلا قطع أم أمناك
بەداخەوە هیوادارم کە قوتابیان بیرکەنەوە لەوەی کە ئەمانە بخەنە ئەولاوە یعنی بێنە شەقام بۆ نەمانی ئەم دەسەڵاتە چەتەگەری پارتی وێژێتی. لەسەر مەسەلەی داعش بابەتێکم بڵاو کردەوە خۆشەویستان. داعش جەندرمەی تورکە، هەروەکو چۆن تەواوی زێڕەڤانی و پێشمەرگەی پارتی لای من جەندرمەی تورکە، داعشیش هەر جەندرمەی تورکە. هەمووتان هێزی ڕۆژتان بینی کە مەسعود بارزانی دروستی کردووە بۆ لێدان لە پێدە و لە ڕۆژئاوای کوردستان کە چۆن لە لیبیا ئەچون شەڕیانە کرد شان بەشانی جەندرمەی تورکی. خۆ لە لیبیا پارچێکی کوردستانمان نییە. کێت نادنی بۆ ئەوێ؟ پارتی نادی بۆ لیبیا لەگەڵ جەندرمەکانی تورکە نادنی بەیەکەوە. ئەمە حقەتەکەیت. من خۆم بە لایف باسم کرد بە نووسینیش وتم کە لە دوای دانیشتنەکەی ئەردەنەوە کە بەعسیەکان و ئێران و تورکیا و کێوکی ئەوانە هین ئێران نە تورکیا ئەوانە هەمووی بەشداربوونتیایە مەسعود بەشداربوونتیایە کە گەڕایەوە مەسعود بارزانی سەردانی هەموو سەنگەرەکانی کرد لە ناوچەی سنووری مووسڵ و سنووری کەرکووک و شەنگاڵ و ئەلەم بابەتانە. لە دوای تەنها 2 هەفتە داعش هات هەموو منتیقەی ئەو ناوچەی یەزیدیەکانی هەر هەمووی ئەنفار کرد بەرەو شەنگاڵەوان. مەسعود هێنانی لە ڕاستیە کاتێکە کۆچی بە لێشاوی خەڵکی هەرێم بۆ دەرەوەی وڵات تەنگی بە پارتیەکەتی هەڵچنی و هەموو دنیا باسیەکە ئەمان مەجبورن داعش بێننەوە ناو باست و خواست. کاتێککە ئەمریکا ئەوێ لە دوای سەری ساڵەوە بڕوە و هاوپەیمانەکان هاوکاریەکانی خۆیان ئەبڕن بۆ پارتی وێکێتی واتە موچەی ماگانەیە نامێنێ بۆ وەزارەتی پێشمەرگە و بۆچێ ئالەم بابەتانە چەک و تەقەمەنیە نامێنێ بودجەی میحوەرەکان نامێنێ. بۆیە ئەم سیناریۆیە لەم مانگی 12 ئەکا بە عەقڵی خۆیان بۆی کە ئەمریکا بەشتەکە بزانێکە هەڕەشەی داعش هەیە ناوچەکەیە و بکشێتەوە و پارەیان باتێ و یعنی بە کورتیەکەی لە شەڕش ئەمانە خەریکی پارەپەیاکردنن پارتی وێکێتی. چونکە پارتی وێکێتی هەمیشە بە شوێن دەستکەوتی مادیەوەن نەک شتێکی تر. جا چەند کەس ئەکوژێ ناکوژێ بەڕاستی ئەمە کێشەی ئەوە نییە. دەیان ساڵە خەڵکە کوژن و خەڵکیان بەکوشت و هیچ شتێکیش نەبووە لە حقیقەتا بەخەلە نە خۆ کوڕی خۆیان ناکوژێت. دەنگی ناڕەزایی خوێندکاران و خەڵکیش لە کوردستانە کە بەرەو تەقینەوە چێ ئەمەش بۆ خۆی خاڵێک. ئەوە مەجموعەیە پێشمەرگەیتر بە کوشتێن ئای شەهیدانی کوردستان و فڵانە فیسار و ئالەم بابەتانە خۆشیان پارەی لێ خۆن و تەواو شتێکی تر نییە. بۆیە من هەمیشە وتومە یەکێتی و پارتی سروشتی کرمیان هەیە وەکو کرموان لە شوێنی پیسانە بێ ئیدارە ناکەن تا شوێنی پیسە بێ ئەمان باشتر ئەتوانن درێژە بە تەمەنی خۆیان بدەن. ئەوەی کە من بەدەداچوونم کردووە ئەو قەرەچۆخەی کە ئاوا باسیەکەن ئەڵێن قومی ئاویتیانە باشە داعش ئەم هەموو ساڵی پێشوتە 2 ساڵ 2 ساڵ پێش داعش لەکوێ لە مەنتیقەیە چۆن لەوێ ماونێتەوە؟ چێ لەوێ ڕایگرتوون؟ چێ نانیانەیەتی؟ چێ پاریان بۆ دابینەکە؟ کێژیان بۆ دابینەکە؟ ئەگە سێ ڕسمەکان کەی بارەگای داعش لەگەڵ بارەگای پارتیا 300 مەتریان بینە چۆن بەیەکەوە ئاوا هەردووشیان هەڵەکەن. پێشمەرگە لێرایە داعش لێرایە پێشمەرگە لێرایە واتە داعش لە ناوە ڕاستایە. ئەمە ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی نییە چۆن ئەم ڕێکەوتنە چییە؟ چۆن شتی ئاوا بێ؟ لەمە بەدەر بۆچی ئەم پارتی وێکێتیە و ئەم عێراقا هێرش ناکەن بۆ ئەم داعشانە 6 مانگ بە لە ئێسا ساڵێ بە لە ئێسا کە ئەزانن لە چای قەرەچۆق بۆچی ناچن بۆ یانەی هەمووی درێ. ئەمە کۆمەڵی خاڵی بوو کە بۆم باس کردم. پاشان لە کاتی پەلامارەکەی لاهوری شێرجەنگیە من باسی ئەوم کردوتم دوای لاهوری شێرجەنگی سەرەی مەحموود سەنگاویە سەرەی زۆری تریژێت ئەوەشی کە لە کەلار و گەرمیان و لە کفری و ئەمە ئەفو لە گەرمیان و کفری وانە ڕوئەدا تۆزێکیش کێشەی مەحموود سەنگاوی تایە. واتە لە دوولاوە خەریکی تەنینی داوی جاڵجاڵۆکەن بە ناوی داعشەوە بۆ لێدان لە مەحموود سەنگاوی. یەکەم هێنانی داعش بۆ ناوە بە بیانووی ئەمەوە هێزە جوڵێنن کە داعش هاتووە بیرە نەوتەکان لە خەتەرایە دەی پاڤڵ هێز بەرە بۆ ئەوێ باشە وردە بەڕەکەی ژێر پێی ڕاکێشە هینی مەحموود سەنگاوی هێزەکەی خۆل لەوێ بە دەوری بۆ نەوتەکانە دابنێ با بڵێن
باشە هەنگاو بە هەنگاو بنکوڵی مەحموسەنگاوی کە بێکاریگەری کە دوای بیخەرە ئەولاوە ئەمە بەرنامەکەیانە. دووهەم با یەک شیکەتان بۆ باسکەم کە ئەمە کەس نایزانێ خۆشەویستە. ماوەیە بەر لە ئێستا شانازی ئیبراهیم ئەحمەد کە یەکەم دزە لە کوردستانە لە ناوچەی سلێمانیە خۆی و بنەماڵەکەی خۆی لە تیفی مێردی کچی کوڕی یەکەمین دزە. ئەم شانازە دزە ماوەیەک بەر لە ئێستا ئەچێ بۆ زیندان بۆ لای ئەو کەسەی کە لەسەر تیرۆری کاوە گەرمیانی لە زینداندایە ئەچێ بۆ ببینی. ئەمە زانیاری دقیقە خۆشەویستە. بەنهێنی زیندانەکە ئەبینێت واتە ئەو کەسەی کە لەسەر کاوە گەرمیانی گیراوە واتە بەشدار بۆ لە کوشتنی کاوە گەرمیانیە باشە پێی ئەڵێ ئێمە تۆ ئازادەکەین هەموو شتێکی بۆکەین ئەزانین کە تۆ بێتاوانی بەڵام تۆ ئەبێت ڕاستیەکان بە هەموو خەڵک بڵیت. ئیقناعی کردووە بەوەی کە دوو سەرکردە یەکێتی کاوە گەرمیانیان ترۆر کردووە کە یەکیان مەحموود سەنگاویە ئەویشیان عەدنانی حەمەیمینە. باشە ئەمە شاناز لەگەڵ ئەو کوڕەیە ئاڵای قسەی کردووە. دوای ئەمە ئەم کوڕێ کە لە زیندانایە و شاناز قسەی لەگەڵاکە لەگەڵ خانەوادەکەی خۆی لەگەڵ عایلەکەی خۆیان قساکات لەگەڵ برایەکی خۆیان قساکات کە مەسەلەکە ئاوایە و ئێوێ کۆمەڵش بڵێ و مەحموود سەنگاوی و نازانم ئەوانە ئەو پارسە ئەو ئەم خەسیە. براکەی کە لە دەرەوەیە لەگەڵ برا زیندانیەکەی کە پێی ئەڵێ قەزیەکە ئاوایە لە دەرەوە باسی ئەم مۆزوعاکە ئەڵێ لە ماوەیەکی کورتە هەموو ئەو کەیسە ئەخینە ڕوو کە کاوە گەرمیانی چۆن کوژراوە کێ کوشتوێتی. ماوەیەک دوای ئەم قسانە ئەم کوڕە نەکبەتە واتە برای ئەو کوڕێک کە لە زیندانەیە لای سەرقەڵا کەمینێکی بۆ دائەنێن بە خۆی و عایلەکەیەوە ئەکەوتە کەمینەکەوە خۆیش یەکوژن و مناڵێکیشی ئەکوژێ لە دواییە یەکێتی وتی ئەوە داعش کوشتوێتی. باشە بە بۆنەی مەسەلەی داعشەوە کەیسی ئەم کوڕە نەکبەتەیش دیسە بە دەرخۆ نەکرا. تێبگەن ئەم کوڕێکە لە زیندانایە طبعاً ئەم کوڕە گوایە لەگەڵ هەژاری ئاسایش کە لە کەرکووک کوژرا کاوە گەرمیانیان ترۆر کردو. باشە بۆیە ئەم کوڕە کە شاناز داوای لێکە هەڵ ئەسێ بلای براکەی و عایلەکەی باسیەکە لەگەڵ عایلەی کاوە گەرمیان شاقسەی کردووە پێمان دوای پەشیمان بۆتەوە بەڵام براکەیە کوژن وتیان داعش کوشتێتی برایەکی لەگەڵ مناڵەکەیە. من وردەکاری ئەم مۆزوعە لە لایڤێکە هەمووتان بۆ باسەکەم کە چۆنە کە ئەو کوڕش چۆن کوژراوە. باشە چێ لە پشت ئەمانەوە بووە؟ ئایا ماڵی جەلال تاڵەبانی دەستگای زانیاری ئەوان ئەم کوڕیان کوشت یا کێتر کوشتوێتی؟ هەموو ئەمەتان بۆ باسەکەم بەڵام دڵنیا بن لەوە برای ئەو کوڕی کە لەسەر کاوە گەرمیانی گیراوە لە زیندانایە داعش نەیکوشتووە بەڵکو یەکێتی کوشتوێتی بۆ ئەوەی کە ئیتر کامبەرەیە جارێک دیار نییە لای من دیارە بەڵام نامێت پێتان بڵێم بەڵام لە لایڤێکی تایبەتە ئەو کەیسەتان وەکو خۆی بۆ باسەکەم. طبعاً هەژاری ئاسایش لە کەرکووک کوژرایەوە ئەوە هیچ ئەمە ماوەتەوە و شاناز ئەمەی پێوتۆ کە ئاوا بڵێ بنمونە ئێستا ئەم مۆزوعە ئاوا ماوەتەوە یعنی ئەیانەوێ لێرەیشەوە لە مەحموود سەنگاوی و لە عەدنانی حەمەیمی بدەن و لە لای مەسەلەی داعش و مەسەلەی ئەمانە هەموو تێکەڵاو بە سەریەکە هیوادارم کە سەر یەکتر بخۆن و ئاوی ئامن و تونی باباشن بەڕاستی. بۆیە چاوەڕوان بن لە لایڤەکە باسی ئەم مۆزوعەتان بە وردی بۆ باسکە ئەمانە طبعاً کەس نازانێت بۆ شارەزایەتەوە هەمووی زەنەی دەقیقە کە من دەست نەکرێت. خۆشەویستانی من ئەمانە ئەخلاقیان بۆ هیچ شتێک نێشتێتەوە بۆ هیچ شتێک بەڕاستی. ئەمە بەڕێوەبەری زانکۆ پاڤێڵ برێ کەی بمێ ئەندێنەوە ماڵەوە ئەمە کاتی خۆی کە من دژایەتی گۆڕانی گردەکەمە کرد و گۆڕانم ئاوا لێ کرد تەبەنەوە بزان لە سا هەشتای گۆڕان کە ئاوای لێ هات ئەم ئالا مەحمە ئاوای لێ کرد ڕسوا و تڕۆن کرد عەلی حەمە ساڵحەکان و یوسفەکان و بابەکە دڕێیەکان دزەکە و هەموو ئەوانەی کە گۆڕان بەم دەردەبرد و ئێستا چپەچپەکەن ئەسات ئێمە شت دروستەکەین ئەوانە لە کاتی خۆیە
لە تووتی نانی گەرمانی بۆ داناون ئێوە ئەو پیاوانین جارێکی تداژن باسی حیزب و باسی سیاسەتکەن و خەڵک دواتان کرێت باشە مەلەفێکیان دروست کردبوو نهێنیەکانی ئارام ئەحمەد کاتی خۆیان بۆم بڵاوکردنەوە لەم قەزیەی کودەتایە هەمدیش هێنایەنەوە نهێنیەکانی ئارام ئەحمەد چییە خۆشەویستان تامان دەت چەند برادێ بۆی نردوم کە ئەمە 3 ساڵ 4 ساڵە ئەم مەلەفەن على اساس نهێنی ئارام ئەحمەد بڵاو بێتون ئەمە لە ئێرانەوە هاتوون و دایکی وایە و خوشکی وایە و ئەوی هەڵگیرا و ئەوی دوولەڕیەوەی حیزب و ئەوی وابوو ئینجارەمە باندی هەبوو دزی کرد و ئەوەی کرد و ئەلەم بابەتانە ئەمە 3 دانە ساڵە على اساس ئەمانە نهێنی ئارام ئەحمەد ئەگەر دز بوومایە قوتابی ڕێبازەکەی مەلام سەفا بوو ئەگەر من باندم هەبووە و خەریکی دزی بوومایە ئەوە لەگەڵ جەلالیەکان نابوو ئەگەر دایک و خوشکی من خراپ وایە ئەوە منیش لیلۆز و شاناز و ژنی پاڤڵ و کچی مەلا بەختیار و ژنی مەلا بەختیار و ژنی نازانم کێو ئەما نابوون لە حەقیقەتە ئەو کاتە کەسەکانیش وەکو ئەوانە بێڕەوش ئەبوون لە واقع باشە حەسەن ئەو هەموو قسە قۆران بۆ ئارام ئەحمەد نووسیوە هەڵا ئارام ئەحمەد ئێرانەوە هاتووە کوڕاج ئێران چییە کاکە کورە 100 سەگ بوومایە بەس کورد نەبوومایە هاو خوێنی ئێوەی بێشەرەف نەبوومایە ئەوەی کە ئەو مەلەفانە دروستەکە لەوەیشی مهمتر ئارام ئەحمەد دێ بە ئەوە بە ناوی خۆیەوە بە لایف بەو سەرە کەچەڵەوە بە قژەوە قساکە بەڵام یەک پیاونیە 4 ساڵە بڵێ ئەو مەلەفە من نووسیومە ئەچن ئەی خوێندنەوە یەک پیاونیە بڵێ من ساحەبی ئەو مەلەفەم باشە هەمووی وەکو ئینسانی بەتاڵ و خێڕی یەک کۆمەڵێک قسەی سووک و ئیهانەیەکە وەڵام مەلەفە نهێنیەکانی ئارام ئەحمەد ئەمە ئێرانی بووە و هاتوون و نازانم دایکی وا و خوشکی وا و ئەمە باندی هەبووە و نازانم لەکوێ و دزی کردووە و قسە قۆڕ و قسە پوچانە ئینسانی بێڕەوشتی وا داعەنیشی ئەمە بڵاوە کاتەوە 25 ساڵە لە دانهاخە خۆی و مێرد و ژنی پارەلێکێتی پارتی هینەکرد ئەخۆن باشە ئەگەر من کابرایەکی باند بوومایە جا باند هەیە لە ئەیکێتی و پارتی بانتر لە گۆڕان بانتر بۆ هەیە لە ئێوە بێشەرەفتر بۆ هەیە لە ئێوە دز و درۆزنتر ئێوە لە ڕوونتانیە ئەو قسانە بە ئارام ئەحمەد بڵێن کورە ئارام ئەحمەد ئەو دەریایەیە بەدەمی 100 سەنگی وەکو پاڤێڵ و مەلا بەختیار و شاناز و نازانم مەسعود و مەسرور و دار و بەردان پیس نابێ بەڕاستی حەزەکە دەریای ئارام ئەحمەد مەسرور دەمی تێژەنێ نێچیر دەمی تێژەنێ مەسعود دەمی تێژەنێ بەس پیس نابێ کە ئەوانە لە سەگ تەپەڵترن بەڕاستی باشە من هەمیشە وتومە ئێڵێمەوە مەسعود بازانی مەسرور بازانی نێچیرەوان بازانی پاڤێڵ تاڵەبانی قوبات تاڵەبانی شاناز ئیبراهیم ئەحمەد ئاسۆ ئەڵمانی فلان و فیشارەکان لە سەگ گڵاوترن ئەوانە بەمانای کەریمە لە سەگ چەپەڵ و پیسترن کەچی ئێوەیەن کۆمەڵێ قسەی قۆڕ دانیشن وەڵا ئەمە مەلەفی نهێنی ئارام ئەحمەد کورە ئارام ئەحمەد بێڕەوش بووە وەکو ئێوە بوو لە ناو ڕیزەکانی تری پارتیە ئەژیا باشە هەرچی بێڕەوشتی ئەم کوردستانە هەیە وەکو ئەوەی کە بنەماڵەی تاڵەبانی بنەماڵەی بازانی هین بن موگناتیز بن هەرچی بێڕەوش هەیە ئێوە بتانە بۆ خۆتان جا بۆ بێڕەوش هەیە لە دەرەوەی پارتی وێکێتیە بۆ ڕواتان نەبێ عەزیزان حرمەتم بۆ ئێوە هەیە بگەڕێ بۆ خوێڕی دەستی ناکەوێ لە دەباشان نەبێ بگەڕێ بۆ سەرسەری دەستی ناکەوێ لە سەری ڕۆژ نەبێت خوێڕی کوامەوە دەست کوامەوە بێڕەوش کوامەوە مەلەف پیست کوامەوە هەمووی لای ئێوەیە هەمووی لای سەری ڕەشە هەمووی لای مەسعود و نێشیر و مەسرورە هەمووی لای پاڤێڵ و قوبادە هەرچی سەرسەری و چەقۆکێش و دز و دوول لە ڕێەوە دایکە خۆشی هەیە هەر هەمووی لە دەباشانە لای پاڤێڵ و شاناز و ئەلەم بابەتانەیە کەچی ئێوە ئەڵێن مەلەفی ئارام ئەحمەد ئێوە ئەڵێن ئارام ئەحمەد دایکی وایە و خوشکی وابوو باندی هەبوو و دزی کرد و ئەلەم بابەتانە جا دزی بکەم لەگەڵ ئێوە بۆ نایکەم لە بنەماڵەی بازانیەوە تا بنەماڵەی تاڵەبانی بە درێژایی 25 ساڵ 25,000 جار ماسایان بۆ کردوم پەیوەندیان پێوەکەن ببن بە پیاویان ئەمما ئەتوانی ئێستا ملیۆنێر بم بەڵام ئێوە ئەوەی لە خۆتان بێ دزیش بێ ئەڵێن محتەرەمە ئەوەی کە دشتان بێ مەلەفی بۆ دروستەکان لە خۆتانەوە ئەوە جا هەرچی بی ئەخلاقیش هەیە لەمانە کە بڵاوی کاتەوە ئارام ئەحمەد کورە ئێوە حەتان چێ بە پێڵاوەکانی ئارام ئەحمەد بن مێژوی ئارام ئەحمەد دیارە لە ساڵی 91 و 92 من بە کتێبەوە لە بەردەم سەرای سلێمانیان ڕاوەستاوم باشە ئەوەی گەنجی ئەهلی کتێب بوو بێ ئەهلی شاخانەی شەعب بوو بێ ئەهلی هونەر و ئەدەب بوو بێ ئارام ئەحمەد باش ئەناسێ لانی کەم لە دوای 91 و لە دوای ڕاپەڕینەوە باشە زان ئارام ئەحمەد چییە ئەوەی یەک ڕۆژ لەم دنیایە ئارام ئەحمەدی ناسی بێ لە مناڵی و تاواکو ئێستا کە ئەو شتە قۆڕانەی ئێوەی گوێ لێ بێ بێستان لێ کاتەوە ئەزانێ کە ئێوە چ درۆزنێکن بەڕاستی
چ ساختە چیەکن بەڵام من بەوانە کۆڵ نایم مێژووی ئارام ئەحمەد کاغەزێک نییە لە سەجادەکانە فرێدرابێ دوور لە ڕووی ئێوە هەر خوێڕێ هەسێ بە ئارەزوی خۆشی تیا بنووسێ ئەوە نایخوا لە ئارام ئەحمەد ئەوە ناخوا بەڕاستی ئێوە پیاوە نین باسی ئارام ئەحمەدکە باشە ئێوە ئەخلاقتان نەهێشتەوە بۆ هیچ شتێک سەری ساڵا عەزیزکەن خۆشەویستان دوێنێ لە تەلەڤیزیۆنەکەی مەسعود بازرگانەوە قسەیەکی ساڵا عەزیز سەنەر حەقێتی ئاوا قسە بکە حەقێتی ئاوا نۆکەری بنەماڵی بارزانی بێت چونکە سالار عەزیز یەکێکە لەو ئینسانە شەلاتیانەی ناو منتیقەی سلێمانی کە ئەوەتەی هەیە تەعدا لە خەڵک ئەکات ئەو بەکر عەلی کوشتووە و شاعیر کوشتە سالار عەزیز بەڕاستی سالار عەزیز بەکر عەلی کوشت باشە لەو سابونکەرانەیە خۆشەویستان ئەو سالار عەزیزە پارێزگای سلێمانی بووە ژن هەبووە سکی هەبووە ماکسیەکەی زەد بووە سالار شەقی هەڵاوە لە بەرورجی ئەو ژنە مناڵەکەی پێ لەبار بردووە کردی تۆ پارتیت تەنها لە بەرۆی ماکسیەکەی زەد بۆ خۆشەویستان باشە ئەوەیە سالار عەزیز بۆیە ئێستا ماساوەکە هەر ئەو سالارە دەیاندانە پێشمەرگەی پارتی قوربەسەری گرتووە بە ئەسیری کوشتێتی باشە ئێسش ئەڵێ کاک مەسعود وە پارتیوە و ئالم بابەتانە یعنی دەستی تا ئێرە بەس بە خوێنی پارتی سوورە کە کوشتێتی سالار عەزیز ئەوە مەسعود تیڤیەکەی بێڕەوشتە کە کابرایەکی دۆڕاوی سیاسی دۆڕاوی ئەخلاقی وەکو سالار عەزیز بانگەکە قسەی پێکات بۆی کە نۆکرایەتی بۆ بنەماڵی بازانی کە ئەگەر مەسعود بازانی قیمەتی هەبوایە سالار بکوژی دایان پێشمەرگەی پارتیە نێبرێت تیڤیەکەی تاوەکو سەگ حەپێ بێت سوکاتی بە هەموو مێژووکە و بە نۆکەری بنەماڵی بازانی بە بنەماڵی بازانی هەڵبدا وەکو نۆکەرێکی ئەڵقەلەجووی پارتی بنەماڵی بازانی باشکۆ دەیان پارتی کوشتووە بەکر عەلی کوشتووە شەق نەما لە سلێمانیە لە خەڵکی هەڵنەدا کە پارێزگاری سلێمانی بوو باشی هینیشێکرد کە گوایە گۆڕان دەمی پیس بوو ئەلبەتە جا سالار کەس هەیە بەقدر دەم پیس بێ تۆ 24 ساعاتە شمشاڵەکەی ناوگەڵێ لە سلێمانیە بەدەست خەڵکەوە بەدەمتەوە بوو ئەکرد بە دایکوژنیە عالەمەیە لە سلێمانی ئەوە تۆ بووی لە بەدەم خانەکەیە چاکەتەکە داکەن ئەی وەڕن چ خوشک وە لێکەوە با بێشەڕە بۆ کەسم لەگەڵاکە بە خۆ 50 حیمایەوە ئەوە پیاو نەبووی تۆ ئێستا ژیت ئاوا قسە کرد باشە ئەوە جا قسەیەکتان بۆ ژێڕمەوە ئەم قسەیەم پێشکەشە بە پارتی و بە دەباشانیەکان و بە سالار عەزیزەکان و بە هەر هەموو ئەوانەی کە ئێستا سەرانی یەکێتی و سەرانی پارتی ئەمە دوێنێ شەو بلادرە بۆی جێڕامەوە خۆشەویستان جا دەقیقیشە ڕوویەوە باشە ئەڵێن کابرایە لە بەغا سایەقی تەکسیە بێت لە سەعدونەوە نەفەر ئەگوێزێتەوە بۆ شوێنی تر ڕۆژێ پیاوی سوارەکات پیاوەکە سوارەکە ئەڵێ بن بە بۆ فڵان شوێن بنمونە لە سەعدونەوە بۆ فڵان شوێن کە ئەڕۆن لە نیوەی ڕێگەیە سێرەکەن سێ کچ ڕاوەستاون طبعا ئەو کاتە وا بوو کە تۆش سوارە بووی نەفەری تیشی سوارە کرد چونکە 5 کەس ئەگرێ سیارەکە بۆی هەر پێنجەکەی بگەینتە ئەو شوێنە ئەویش ئێوێ بۆ سێ سایەخە بۆی ئەو سێ کشەی سوارەکە کابرا کە دانیشتووە ئەڵێ بە قوربانت ئەوانە سەرمەخە ئەڵێ بۆ سەری نەخم کاکە ئەڵێ کاکە سەری مەخە من پارەی هەر 5 کەسەکە دەیمە و سەری نەخ بێژ ئەڵێ باشە بەستە چاو سەری ناخ وەڵا کە ئەڕۆن و پارەی پێش نەفەرەکەیەتێ ئەڵێ توخواتەوە بۆچی واوت ئەزانن بۆچی واوی تۆ کابرا خۆشەویستان حرمەتم بۆ ئێوە هەیە ئەم کابرایە پیشەی گەوادی بووە ئەوەی کە لەگەڵ تەکسیا سوار بووە باشە پیشەی گەوادی بووە گەوادەکە پێی ئەڵێ بە کابرای سایق ئەڵێ لەبەرەوەی کە من پیشەکەم ئەوەیە ئەو سێ کچە کچی گەڕەشی خۆمانن ئەگەر ئەم کچانە سەرکەون لەگەڵ منە بیبینن ئەڵێن وەڵای ئەو کچانە بە پارە ئیشیان پێەکە ئەوەیان پێەکە سێری کە عەزیزان گەواد ئەخلاقی هەبووە لە عێراق و لە کوردستانە باشە ماڵتان ئاوا بێ گەوادێک کە ئافرەت والەیەکە ببوورن لە عەرەب و لە کورد هاوای پێڵێن ئەمەندە ئەخلاقی هەبووە ئەمەندە ئەخلاقی هەبووە ئەم کابرایە کچەکانی گەڕەشی خۆی سوار تەکسیەکە نەکردووە بۆ ئەوەی خەڵک نەڵێ وەڵا ئەویان لەگەڵایە ئەم ئیشیان پێکات جا حەسەریکە بەڵام سیاسیەکانی ئێمە بەقەدەر ئەو کابرایە ئەخلاقیان نییە بەقەی ئەوان ئەخلاقیان نییە هەموو سەرانی یەکێتی ئەڵێم بەقەی ئەو پیاوە ئەخلاقتان نییە هەموو سەرانی پارتی ئەڵێم بەقەی ئەو پیاوە ئەخلاقتان نییە کە ئیشیشی ئەوە بووە لە شرۆشی بەژنانەوە بکات لە کۆمەلگای ئێمەیە ئینسان هەبوو کە ئەوە ئەخلاقی هەبوو بەڕاستی دەست ئەخلاقی هەبوو چەند جار باسم کردو وەڵڵا کوڕێکی سەرسەریمان هەبوو چەقۆی لە دار و بەردەیە باشە چەقۆی دار و بەردەیە لەو برایم پاشایە خۆشەویستە
ڕۆژی هاو بۆ لا من وتی کاگەرام ئەمێ ژن بێنم جاوەڵا پیاوەتیەکی ژن بێنی لە ئەم دنیای بیتەوە بۆ خۆ بەش مشەڵا عاقڵ بیت و ئالەم بابەتانە وتی آخر مشکلەیەکم هەیە تو مشکلەکە چییە وتی من کچێکم خۆشەوێ خوشکی ڕەفیقێکمە چەند ساڵە من هاتوچێ ئەم ماڵاکەم ئەگەر ئێستا پچم داوایەکی خوازبێنی ئەو کچەکەم پێم ئەڵێن لەبەر خاتی کچەکەمان هاتووە ماڵی ئاوا بێ خوێڕی بوو ئەو نش ئەخلاقی هەبوو ئەوش محتەرەم بوو ئەوە گە داوای ئەم کچە بکەم داواکردنیش ها بە پێی شەرعی خوا و پێغەمبەر بە پێی شەرعی کۆمەڵگا باشە ئەیوت پێم ئایبەتەسم پێم بڵێن لەبەر کچەکەمان هاتووی ئەمەی کردووە نەک لەبەر کوڕەکەمان هەنی خەڵک ئەو نەخلاقی بوو کەچی ئام یەکێتی و پارتیە لەنەوە یەکەوە کە هاتنەوە یەک ئەخلاقیشیان نییە بۆ کۆمەڵگا نە ئەخلاقی سیاسی نە ئەخلاقی کۆمەڵگایەتی نە هیچ شتێک بەڕاستی باشە وێ عزیزانی من ئەمانەوە کۆتم ئەخلاقیان بۆ هیچ نەهێشتۆتەوە پاڤڵ یەکێتێکی پاچە و ڕسوە تەواوی شەڕەکان لە ناوی شەڕی پارۆ دەسەڵاتە و پاڤڵ ئەوێ سامانی هەموو یەکێتی بتزیێ بۆ خۆی هی هەموو ئەو مەسئولانەی کە دەیان ساڵە ئەیدزن لای خۆی کۆی بکاتەوە بە ناوی ئەوە باشە یەکەیەکە هەمووی دابماڵێ خۆی بیبە سامانەکەی بگەێنێ بە چەند ملیارد دۆلارێک ڕاکە بۆ ئەوروپا و ئەمریکا لەسەری بۆ خۆی ڕابێرێت پاڤڵ ئەهلی سیاست نییە ئەهلی فکر نییە ئەهلی معریفە نییە حقەتە تەنها ئەوەیە بێت هیچ شتێکی تری نایە پاڤڵ ئەوەیە کوڕی شاڵای عەلی عەسکەری یەک قسەم بۆکە دادە گیان ئەفو کاکی گیان تۆ چی قسە بکە یا قسە نەکەی کوڕی شاڵای عەلی عەسکەری ئێوە هەر خەریکی پارن هەر خەریکی دزین ئێوە کێشەی تۆ لەگەڵ پاڤڵ و لەگەڵ چیابێ بەخوا لەسەر پارەیە لەگەڵ نازانم هەتیوێکی ترا هەیە وەکو خۆوایە چەک بازوانە لەسەر مەسەلەی پارەیە ئێوە چین کە بە مناڵە لاتونتە هاتون لە منتیقەی سێمانیا خۆیان کردو بە پیا بە چواسی داحەوە ئێوە کێشان سەر پارە و دزیە سەرنجی ئێمە ڕناکێشن بەڕاستی ئێوە عزیزانی من هەموو سەرانی ئەو یەکێتیە کە پاچە و ڕسوا بووە یەک قسە دژی پاڤڵی جان تەڵەبانی ناکرد خۆ لە پاڤڵ ناترسن ها باوەڕکە پاڤڵ هەر بەگات پێی ڕابێرن منەگە زۆر قسە هە بە پاڤڵ ڕابێرن بەل لە پارەکانی ناترسن لە سامانەکانی ئەدزن باشە دەستیان کرد بە پارەکانیانەوە بۆی پارەکان نەفوت بەڵام ئاخری ئەمانە هەر بەیان بە کاتێ پاڤڵ ئەڵێ هێز ئەنێرن بە بۆنەی داعشەوە بۆ منتیقی ئەبیرێنەوتەکان لە گەرمیێنەوە باتەنە بۆی هەمووی داژگا بۆ خۆی هەمووی بەرێ باشە پێنج برادزەکە فاخیری قەیوان کە دەستیان دەبینە خاخەی دەڤەری سێمانی کە هەموو سێمانە لوژاوە و برادزانەکە بزنیانە فرۆشت ئێستا بوون بە ملیاردێر لە منتیقی سێمانیە زۆربەی پارەکەنیان هینی بنەماڵی بازیانی هی پاڤڵ و ئەلەم بابەتانەیە نۆکان و ئیدارەی گشتی کۆنتڕۆل کراوە لەلایەن پاڤڵ و ئەمانەوە هەموو پارەکەی هەموو ئەم پارانە خۆشەویستان قەشەشێتی مەرزەکان نەوت داهاتی ناوخۆ شەریکە دزی لەگەڵ پارتی لەگەڵ ئەمان بابەتانە هەمووی بۆ کۆکردنەوەی پارەکان لە دەستی خۆیانە کەسیش ئەوە گەمژە نەبێ پێی وابێت تورێکی ئا بە خەڵکی کوردستان نەخێر یەک فلست کەس نایبینێ تەنها کۆیەکەنەوە بۆ خۆیان و ئەیبەن و ئەیدزن و تەواو هەموو ئیشەکەی ئەوە بووە 100 ملیۆن دینار ئەیەم بە قوتابیان باشە بەشی یەکمانی یەک جەر فەلافلی قوتابیانی منتیقەی سێمانی ناکە ئەمەیە ئیشەکەی پاڤڵ تاڵەبانی جاواب دایکیشی ئەیوت بەخوا ڕۆڵە ئەو شوقەیەمان هەیە لە لەندەن تا ئێستا هێشتا قیسەکەیمان نەیاوە ئەو لە ئەو هینەوایەوت ئەو هێرۆیە شاناس قسەی لەگەڵاکە بەخوا ڕۆڵە نان نییە بیخۆین لە برسا خەریکە ئەمرین و 10 ملیۆنیشی دزیەوە شانازە کچەکەی دز کوڕی دزدار و بەردی دز باشە کاکە بەڵام ئاوا قساکە قسە لەگەڵ هەر هەمویان نابکە هەروەها لەگەڵ کۆسە تاشەیەکیان قسەم کرد ئەیا بەیەکە هەر نەمەزانی ئەڵێ چی وتیشم خۆیان ڕیکۆردی نەکەن چونکە هەچێکی ئەوتەنم وەڵا وایە هیچی نەیگەیشتم وتم ئەگەر ڕیکۆردی کەن خەڵکە لێ ئەرە وەڵا ئارام ئەحمەد خۆی پڕش بە کۆسە ڕەسەڵ چونکە هەڵێ وایە هیچ تێ نەیگەیشتم برە ئەدومەکی نەی خەیاتێ لامەزە بە تێ نەیگەیشتم ئەڵێشی هەر لە خۆم وایە هیچ شیوانە چی بکەم چارم نییە ڕاست کارەوە قساکە تێنانی مانە داڕزان و بۆگەنیان کردووە خۆشەویستان ئەمن ئەم جڕ و جانەوەرانە عەزیزان ساڵانێکە وەکو ئارام ئەحمەد بە پێشمەرگەشم وتووە من قسەم لە ڕووە تااقەتی مجامەلەم نییە نە بە مەرجی کەس پێیەکەنم نە نازانم ئەیشگریم بۆ هەنوش ئێوە وەکو پێشمەرگە 100 دانە ساڵە خۆتان بەکوش ئەدەن
پێم بڵێن لە 100 ساڵی ڕابردووە دەیان هەزار گەنج لەم وڵاتەیە بە ناوی پارتی یەکێتی شێ مەحموود خو نازانم چیکەنە خۆیاوە بەکوشت ئادەی یەخێری خۆتان ئینی خوێنەکەشتان بۆ نیشتیمان بۆ ڕزگاری بۆ کورد بۆ ئازادی پێ بڵێن زەحمەت دەبێت بزانم هەتان بووە بزانم یەخێتان داوەتەوە ئەم هەموو شەهید دراوە هەمووی کوڕی چاک دایک بە بەدبەختی و بە کوێرەوەری کوڕی پەروەردە کردو کوڕی گەورە کردووە هەمووی خۆیان بەکوشت چ خێرێکی بۆ کورتە بوو بۆ نیشتیمان بۆ ڕزگاری بۆ ئازادی هیچ ئایا کورد و کوردستان ڕزگاریان بوو یا کۆمەڵێ بنەماڵەی چەتە و مافیا وەکو بازانی و تاڵەبانی بوون بە فیرعەون لەسەری یا شاناس بوو بە فیرعەون لەسەری بۆچی خۆتان بکوشتە خەڵکی کوردستان ئێستا چۆنەژین لە چ نەهامەتیەکایە خەڵکی کوردستان کوا نانیان کوا ژیانیان کوا ئازادیان کوا ڕزگاریان کوا مافەکانیان بۆچی 100 ساڵەیەوە خۆتانان بەکوشت بۆ جەلالی و مەلایی بۆ خوێنی ئێوە 100 دانە ساڵی ڕەبەقا ئەبێ بە دۆلار ئەچنە گرفانی ئەم دز و جەردە و ساختە چیانەوە شێ مەحموود نەمر خوا عافیکە قەینا مردووەڵم خوا عافیکە کاتێ خۆی بە ناوی شۆڕش و بە ناوی حکوومەتەوە لە توی مەلیکەوە هەتاوەکو نازانم قەراخ و هەتاوەکو وەگاتە جوزە سازی ئەولا مەریوان و شارەزور و بنایسوێن هەرچی عازە داگیری کرد کە تو نازانم چۆران بابەتانە باشە بە گوریس بە ناوی شێ مەحموود بوو هەمویان هەروە بوون بە دێژایی مێژوو ئێوە بۆچی خۆتانان بکوژ زەحمەت دەبێت بۆچی تۆ بە ناوی نیشتیمانەوە بە ناوی ئازادیەوە بە ناوی ڕزگاریەوە ئەحمەق کراوی ئەحمەق ئەڵێم ئەحمەق کراوی لە ئارامحەی بویسە کە من واو پێ ئەڵێم دڵسۆستم پێش مەرگەی پارتی یەکێتی ئەملاوە ئەولا دڵسۆستم کە پێ دەڵێم تۆ بە ناوی نیشتیمانەوە بە ناوی ئازادیەوە بە ناوی ڕزگاریەوە بە ناوی کوردەوە ئەحمەق کراوی گێر کراوی بەڕاستی گێر مەبیت ئەحمەق مەبیت خۆمە بکوشت ئەمڕۆ کوژی بەیانی ژنە ڕووسولەکەت چرە بە دەرگای شێخ جەعفەر یا ئاسۆ ئەڵمانی داوای سێکسی لێکە ئینجا نانیکیاتێ خۆ بۆ کێی بەکوژ نەکبەت کوڕی نەکبەت بۆ قسێ ڕاستان پێ ناخۆشە کوا ئەوانەی شەڕی ناوخۆ سوودەکانی بۆ کێ بوو دەیان هەزار کە درا بە کوژە شەڕێکی پارتیا کوا سوودەکەی زەحمەت دەبێت کوا ژن و مناڵ و کەس و کار و ئەمانیان کاکە کێ قازانجی لە مۆزوعانە کرد جگە لە داخ جگە لە فرمێسک جگە لە یادەوەری و قوڕ بەسەری بۆ کەسوکاری ئەم هەموو پێشمەرگەیەکە خۆیەوە بکوژ بۆ ئەم زوجەدانە چیان لێ هات کوا ئەو هەزارانەی کە لە شەڕی داعشا خۆیان بەکوژدا کوان کێ حسابیان لەسەرەکات کوا دایکیان کوا ژنیان کوا کچیان کوا مناڵیان چیان لێ ها زەحمەت نەبێ چ سوودێکیان بینی جگە لە شیوەن و گریان و قوڕ بەسەری و حەسەد زیاتر دەی ئێوەش ئێستا کوژێن دوو ڕۆژی کە هەروایە ئەوەی کە سێ ڕۆژ بەر لە ئیسا حەوەش پێشمەرگە شەهید بووە دەیە دوانزێ چەندێ هەروایە کێ حسابیان بۆکە پایڤەڵەن دەرمان خۆر کێ قوباتە ساختە چی کێ حسابیان بۆکە مەیکە خۆتان بە کوژمێن قسەی قۆڕ مەکە بڵێ وەڵا من بۆ نیشتیمانەکەم یەکەم درۆکەی بۆ یەکێتی و بۆ پارتیەکەیت مەیک باشە بزانە ئاسایش هیچی دێت بزانە هێزی ڕەش و هێزی قاوەی و هێزی ئاڵتۆنی و دەباشان و ئەمانە ئەچن بۆ شەڕ بە حیاتی بزانە لە ژیان تا ئەیبینی مەنسوور و مەسوول گول لێ بەلایەنە بڕوا بزانە پاڤڵ گول لێ بەلایە بڕوا بزانە شێخ جەعفەر کوڕی شێخ جەعفەر کچی شێخ جەعفەر کوڕی نازانم ئاسۆ ئەڵمانی ئاسۆ ئەڵمانەکان فشەکێ بەلایەنە ئەڕوا بزانە ئەو هێزانەی کە لە دەوری پاڤڵان بە نمونە ئەوانە ئەچن بۆ شەڕ خۆیانیان بەکوشت ئەوانە بەس بۆ تەعداکردن و سەرانە سندن و ئەوانن سێ بەشیان خەڵکی ڕاکردوون لە یاسا پیاوکوش درۆزنن باش پێرە شەو کەی بوو لەم شەوانە پێرە شەو کەی بوو مەفرەزەیە پۆلیسی قوڕبەسەر ئەچن بۆ لە سلێمانی ئەچنە سەر ماڵە ژنەکەی تەلەفۆنی کردووە کابرایەک تەقیان لێ ئەکات پۆلیسەکەی کوژێ زابتە لازمە نازانم شێ ئەی کوژێ سیان بینارەکە سیارەکان ئەسووتێنێ باشە پاڤڵ یەکسەر ناردی بۆ ئێران بکوژەکە پاڤڵی جەلال تەڵەبانی بکوژەکەی لە پێنجەرەوە نار بەرەوەتی ڕاکە تەواو لە دەستی یاسا دەری کرد باشە پۆلیسی کوشت خۆ پێرە شەو بوو کاکی گیان سیان کوا چیان لێ کرد بۆ ناتەن بۆ ئێران پاڤڵ جەلال تەڵەبانی وەزەی نازانم ئەی بۆ دەستگای زانیاری خۆی نایە بکوشت پاراستن خۆی نایە بکوشت نهێنی ئەمە بوو ئەو عەزیمە نەتوانن بیدۆزنەوە ئەوانە تەنها کراون بۆی کە گرمانی داماوی قوڕبەسەر ترۆرکەن خۆی قەڵەمێ بۆی ئارام ئەحمەد بیکوژنیا سوکاتی پێ بکەن بۆی سەدر عوسمان بکوژن بۆی کە فڵانە فیسارەکان بکوژن بەس بۆ ئەوە کراون بۆ تەعداکردن لە ئابڕووی خەڵک کراون بەڕاستی
باشە چۆن مرادکانی کوردی و ڕفیقیان لە ڕانیە لە ناو جەماوە ناو خەڵکە ترۆر کرد و شەیدیان کردن باشە پاڤێڵ کردی کەس قسە ناکات باشە خوا خەڵکی ڕانیە بۆ قسەیان نەکەسە کوشتنی مرادکانی کوردی خەڵکی سێمانیانە بۆ قسە ناکەم ئەمەم کوشتن و ترۆرە جایشە بەدەچی ئارام ئەحمەد وەرەوە لە سێمانیش پێشمانکەوە بابین پێشێکەوم تۆم فرۆشیت نایی لەگەڵ ما درۆکی بەڕاستی بەیانی پێمەوە یەکێتی یا پارتی بمکوژێ ئەڵ هەک کۆرە بابەت دەمی خۆیان بکوشت بەخوا درۆکەی نایی لەگەڵ ما تی بۆ کوێ بێمەوە وەڵا برا نایەمەوە بۆچی پیشەوە بمکوژن دەخت و خۆڕایی ها خۆ تۆ پشتیوانیم ناکەی درۆکیت بەسە چاو ئەڵێ ئاو خۆ بە چاوەنەوە بەگوێ دەکەم چاوە دەچەم کوڕێکی ساڵحەم شازی ئەوم خۆردەوە ئایشو مانە خۆیان نان بەکوشت ئەمانە مافیان دزن جەردن کۆکراوەیەکن لە ئینسانە هەرە سەرسەری و شەلاتەکانی کۆمەڵگای ئێمە دەستگای زانیاری پاراستن دژە تیرۆر هێزی ئاڵتونی هێزەکەی ئاسۆمامەند هەتا دوایی ئەمانە هەرچی چەقۆکێش و ساختەچی و ڕابرد و پیسێ لەوەیە کە ئەخلاقی عایلیشیان نەماوە ئەخلاقی کۆمەڵەتی سیاسیشیان نەماوە بەڕاستی بۆیە لەوێ گیانە بێتەوە عەزیزانی من ئەمانە هەمووی ڕاستین کە من بە ئێوە وت هەموو ئەمانە حەقیقەتن تۆ سێری کە کۆمەڵگای ئێمە بەدەست چیەوە گیری خواردووە بەدەست چیەوە ئێوە ببینن ئێمە لە چ حاڵێکن بەڕاستی پاڤێڵ یەک ملبایە و لە خۆوە قسە دەکات باشە ئەمەیە شەرمەزاریەکە قوربانی ئێوە هیچیان بۆ نەماوەتەوە ئیهانە بە ئێمە ئەمانم کرد بابە من مەیدان بۆ ئێوە چۆڵ ناکەم بە حیاتی حتا ئەو ڕۆژی لە ژیان ئەما بم من دژی ئێوەم ئەمەیت بیخەنە ئەو لاتانەوە تێگەیت وەڵڵا تەواوی سامانەکەی بنەماڵەی بازارین جەلات تەڵەبانی هەر هەمی بخەنە خزمەتی ئارام ئەحمەدەوە هەر دشتانم لەبەرەوە خۆتان عەزیەت مەکەن ئیدعایش مەکەن بۆ ئارام ئەحمەد ئارام ئەحمەد نایخوا خەڵک ئارام ئەحمەد باشە ناسێت ئەوە ئێوەن ملتان شۆڕ کردووە بۆ پارە و بۆ سامان و بۆ ئالەم بابەتانە ئەوە ئارام ئەحمەد نییە خەیاڵتان خاوە بەڕاستی من بە کەس ناکڕێم بۆیە هەمووتان ڕقتان لێمانە لێمە پاتی وێکێتی و گۆڕان تڕە بەڵام خوایە بێ ئێوە ژوالەکە لێرەیشەوە بە عەلی حەمە ساڵح بە یوسف بە بابەکە دڕێ ئاگام لێ ئەگەڕێن وەڵامانێ ڕۆتێ دروستکەین و گروپێک و حیزبێک ئێوە ڕەو دروستەکەن یوسف و بابەکر و ئانم بابەتانە بابەکە لە دز ئەی تۆ نەبووی وەزارەتی ڕۆشنی بیری سلێمانی هەمووی دزی لا ناوچێتەوە یوسف ئەی تۆ نەبووی هەموو شتێکی بۆ پارتی بنەماڵی بازانی کرد عەلی حەمە ساڵح تۆ پاراستنی هیچ بۆ ئەوان ناکەی بۆ پاراستن بنەماڵی بازانی ئێوە گروپ دروستەکەن خەڵک دوای ئێوە کەوێ وەڵڵا ئەوەی متمانە بە ئێوە بکات لە ئێوە ئەحمەقترە هەر کەسێ نوری چاویشم بێ بەڕاستی ئەرەوەڵا آخر قسە کۆتایی پێنم عزیزان کە عوسمانی حاجی مەحموود هیچ حیزب و شتێکی تایزە دروست نەکردووە ئەوە بزانن بەڵام پێم وایە خەریکی مناقەشە و گفتوگۆ ئەلەم بابەتانە هیوادارم کە ئەو پیاوە بەڕێزە بتوانێت کۆمەڵێک خەڵکی زۆر باش کۆ بکاتەوە دۆری خۆی و بتوانن حرەکەتێکی جدی ڕادیکاڵ دروستکەن دژی ئەم دەسەڵاتە چون کە عوسمان مێژوویەکی پاکی دوای خۆی بەجێهێشتووە و ئینسانێکی محتەرەمە ئەکرێ ئینسان پشتی پێ بەسێ بۆ پاکی و بۆ سەداقەت بەڵام مەرجش نییە ئینسان لەم دنیاە بە نمونە کە بێوێ کارکە ئیلاسەکردن بەدەستهێنێ بەڵام گرنگەوەیە کە هەریەکە لە ئاسی خۆی و هەڵوێستی هەبێ دژی ئەم بەربەرێتی پارتی وێچێتی بۆیە وتمەوە ئەوە پرسیارم بەدواشتن کردوەکە بە تەمای حیزب و شتن پێم وایە بەڵام تا ئێستا شتێکی ئەو تۆ نییە ئەوە ئایندە دەریێخە بەڵام من هیوادارم کە هەموو ئەو کەسانی کە دژی پارتی وێچێتی و دژی ئەم زوڵمەی ئەمانن دژی ئەم هەمووستەمەن بتوان بەیەکەوە لە یەک سەنگەرە لە ژێر یەک پلاتفۆرما لە ژێر یەک ئاڵایە کۆ ببنەوە و بتوانن حرەکەتێکی جدی و باش دروستکەن دژی پارتی وێچێتی من خۆشحاڵم بەڕاستی هەویستم ئەوتان پێ بڵێم و ئیتر قسەیەکم نەما شۆگارتان خۆش بێ بردن و ڕسوایی بۆ بنەماڵی بازانی سەرشۆڕی بۆ دەباشانە ڕووزەردەکان ڕسوایی بۆ پاڤێڵ و قوبات و شاناز و هەموو ئەمانە هیوادارم کە خوا لەوە تڕۆتریان کە دڵنیام عەزیزان دڵنیام کە خوا سووک و سەلیمیانەکە باشە یا ڕەبی خوایە ئەمانە ڕسوای دنیا و قیامەتکەی خوایە لەوە سووکتریانکەی خوایە بێحرمەتیانکەی خوایە پاڤێڵ و قوباد و ژنی و دار و بەردی و شاناز و هۆزی برای مەحمەد و بنەماڵی بازانی خوایە لەوە سووک و سەلیمتریانکەی خوایە ڕسوای دنیا و قیامەتیانکەی خوایە یەک زەڕە ڕێزیان بۆ نەهێڵیتەوە یا ڕەبی خوایە بێحرمەتی هەموو ئەم دنیای بن ئەو بووشم بە مامۆستایەکی ئاینی کە ئاوا قسەیەکەم لەخوا داواکارم ئەمانە دەرپێکان وەکو سەرۆکی لیبیا بکوێتە دەستی خەڵک و بە ڕسوایی بەتڕۆی بیان بینم
شەوگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتانەیە عزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد خواتان لەگەڵ